جەنگماوەی سەرۆکایەتی سوودانی درێژ دەکاتەوە. زیاتر لە 4 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درراوە. تا ئێستا هیچ ئاسۆیەک بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و دیاریکردنی سەرۆک وەزیران و پێکێنانی حکوومەت دیار نییە. هەرچەندە پێشتر دۆخی سیاسی بەغدا گەیشت بووە بنبەست و نەتواندرا کاندیدی سەرۆک وەزیران یەکلا بکرێتەوە. بەڵام دروستبوونی جەنگی ئێران هێندەی دیکە دۆخەکەی بەرەو چەقبەستن بردووە. پێش هاتە ئەمریەکانی ناوچەکە و هەڵایسانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەک و باشداریکردنی گروپە چەکدارەکانی عێراق لەو جەنگە. ڕنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر گفتوگۆ سیاسیەکانی تایبەت بە پێکێنانی حکومەت هەبووە. وەگەوەی مەحموود حەیانی ئەندامی چوارچێوەی هەماهەنگی ڕایگەیاند. دەژڵێت بگران نەک نەبۆتە هۆی خاوکردنەوەی دانوستانەکان، بەڵکو ئێستا پاراستنی عێراق لە ململانیەکانی ناوچەکە بۆتە ئەولەوێتی گفتوگۆکان و هەوڵەکان بەو ئاڕاستەیە کە بۆشایی لە حکومەت دروست نەبێت. ئێستا ئاڕاستەیەک لە نێو چوارچێوەی هەماهەنگی هەیە بۆ نوێکردنەوەی ماوەی سەرۆکایەتی محەممەد شیع سوودانی و مانەوەی ئەم حکومەتە وەک خۆی بە هەموو دەسەڵاتەکانیەوە لابری ئەوەی وەک کار بەڕێکەر بمێنێتەوە. حەیانی وا دەڵێت ئاشکراشی کرد لە چەند ڕۆژی داهاتوودا چوارچێوەی هەماهەنگی کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوە دەبەستێت بۆ دیاریکردنی شێوازی بەڕێوەبردننی حکوومەت لە قۆناغی داهاتوودا. ئیتر نوێکردنەوەی ماوەی ئەم حکومەتەی ئێستا بێت یان پێدانی تەواوی دەسەڵاتەکانی بێت بە شێوەیەکی کاتی تاوەکو بۆ هەموو ئەگەری گۆڕانکاریەک لە ناوچەکەدا ئامادە بێت. لای خۆیەوە ڕۆژنامەی عەرەبی جەدید لە زاری حوسێن ئەزعەد شڕۆڤەکاری سیاسی ڕایگەیاند بەستنەوەی دواکەوتنی پێکێنانی حکوومەتی نوێ بە گرژیە سەربازیەکانی ناوچەکە ڕنگدانەوەی وێنەی تەواوی قەیرانی سیاسی وڵات نییە، بەڵکو ناوکۆکیە ناوخۆیەکانی نێوان هێزە سیاسیەکان تا ئێستا فاکتەری سەرەکیە بۆ پەکخستنی گفتوگۆکان. ئەو شڕۆڤەکارە ڕوونی کردەوە هەرچەندە لایەنەکان دەیانەوێت دواکەوتنی پێکێنانی حکوومەت بخانە ئەستۆی گۆڕانکاریەکانی ناوچەکە، بەڵام واقعەکە ئاماژە بەوە دەکات کە ناوکۆکیەکان لەسەر دابەشکردنی پۆستەکان و ڕێکەوتن لە سەر شێوەی هاوپەیمانیە سیاسیەکانە. جگە لەوەش نوێکردنەوەی ماوەی حکومەتەکەی سۆدانی مانای ئەوەیە لایەنە سیاسیەکان نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی ڕاستەقینە. با بڕوای ئەو ڕەنگە مەترسیەکانی ناوچەکە فشارەکان لەسەر هێزە سیاسیەکان زیاد بکەن بۆ ئەوی بگەنە ڕێکەوتن، بەڵام لە هەمان کاتدا ڕەنگە وەک ئامڕازێکی سیاسیش بۆ دواخستنی حکومەت بەکار بهێنرێت. ئەمە ژوا دەکات ئایندەی پێکێنانی حکومەت وابەستە بێت بە توانای هێزە عێراقیەکان بۆ ئەوەی سازشی ڕاستەقینە بۆ یەکدی بکەن.